ناظم شعبان علي برواري الدانشتي سان دييغو كاليفورنيا روله في كومبونه حقیقتا کمونه که گلکا یا بمفابو السر استفتاء سر گشت پرسیا هرما کردستانی و I'm past president of the San Diego World Affairs Council, and I think this is a very important meeting to discuss a very important referendum in Iraq, the independence of Kurdistan. This is a people that have long deserved an independent country, have fought to protect themselves, to have their own country. I do believe the United States should support this. This is a challenging time in the Middle East, and we need to support those who share our values. So the era of Sykes-Picot is over with, and much of the old mandate in the Middle East is filled with turmoil. And it's important for the United States, I believe, to have a stable friend in the region. And Kurdistan, an independent Kurdistan and Iraq is that country. مسئله رفراندوم مسئله چی گشتیه تنانت بسته نیه با یک لایق با حزبک با هیچ کسی اما کشی که نتوایتیه و همو من ابیه برسیار بین لم کشه خۆم بە خۆشحاڵ زانی کە لە 16 سیا چون 16 سێ من گەشتمە چیای شنگال خۆم خۆشحاڵ لە 16 سیا لە شەقامەکانی سلێمان پێشنگایە دووبارە نمایشکەمەوە یەکێ لە فۆتوانەشم کە لەم نمایشگا بەزارم پێوە کردووە خۆشبەختانە لە گەورەترین فستیڤاڵی شنگال لە فەڕەنسا کە کەیسێ بوو لەسەر شنگال بوو لە فەڕەنسا فستیڤاڵێکی گەورە بوو لەوێ خەڵاتی دوولۆم بەدەستبێنم لەسەر فۆتۆیەکم پیاوێکی پیرە دوایە ئەتوانن بینەری بن لە بۆ فۆتۆیم میتوانیم خەڵاتی دوولۆم بەدەستبێنم لە عربەت پێشکەشمان کرد و لەگەڵ ئێزیدیەکانە بە چالاکی یادمان کردەوە و بە باشمان زانی بێنینە سلێمانی و پیشانی هاوڵاتیانی سلێمانیشی بین کە ئێمە هەموو هونەرمەندان و ڕۆشنبیران و خەڵکی کوردستان یەک معاناتمانەویش ئەو کارە ساتانەی کە بەسەرمانە دێت ئێمە جملەچی موبایلین وەکو کەڤەرات و ئەکسسواراتی موبایل بەعام هەموو جۆرە هەندێکشمانش لایە وەکو ئەکسسوارات کوڕان و کچانمان لایە داوای کەڤەری ینی نەوع کەڤەرێکەکەن کە تازە بێت تازە هات بێ وەکو ڕسم و شتی لەسەر بێ وەکو ینی بورجی ئیڤڵ و ئەو نەوع عشتانەی لەسەر بێ وەکو بەعام کوڕان حەزی لە شتی سادەیە شتی ڕاضیشی لەسەر بێتن وەکو تۆپ هەموو جۆرە هیتفۆنێکمانش لایە بەعام وەکو بلوتوث بێت یان وەکو وایر بێت هەشمانە بۆندارە مناڵان تۆزە ملەوە نوشتە بێتن یعنی وەکو ڕسمی پاپای لەسەرە وەکو ئەفلام کارتۆنی لەسەرە ئەم سپۆنج باب و ئەم نەواشتانە بەس کچان تۆزە گەورە نەوەڵام ملەوەنە ینی تۆزە سادەیە و ملەوەنشی دیایە ینی زەرد و سوور و ئەو ڕنگانی تایە ئەوانە بەعام ئێستا لە حالێن لە بازاڕەوە کەڤەری ئایپاتمان لایە بەعام وەکو تاپی سێ و تاپی هەموو تاپەکان بە هەموو بە ئاپڵەکانەوە